سڵاتان لەبێ ئەزیزان، من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و ئەندامی لێژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵین لە خزمەتتان نابین لە کەناڵی ئاسۆی زانکۆوە بە پێشکەشکردنی ڤیدیۆنوێیەکانمان سەبارەت بە هەر بەشێک لا بەشە تایبەتەکان کە زۆربەی داواکاریان لەسەرە. بۆ ئەمڕۆ لەم ڤیدیۆیەدا باسی بەشی دەرمانسازی لە پەیمانگەکانی هەرێمی کوردستانەکەین بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئەوەی ئێوە بە ئاسانی و بە سادەیی بگەن بە کەمترین کۆنمرەی وەرگیراوە لە بەشی دەرمانسازی. ئێمە ئەم ڤیدیۆمان بۆ ئێوەی ئازیز ئامادە کردووە، ئێوەش بینەری بن. ئەمێ لێرە شتێک باز بکەم بۆ ئێوەی خۆشەویست کە ئەویش بریتە لەوەی ئەم کۆنمرانە کە ئێمە باسیەکەین تەنها بەرچاوڕوو نییە، لەوانەیە ئەم ساڵ کۆنمرەکان بگۆڕێن بەرزتر بن یان نزمتر بن، بەڵام ئەوەی ئێمە پێشکەشی ئەوەیەکەین تەنها بۆ ئەوەیە کە بەرچاوڕوونیەکتان هەبێ و نزیکەیی ئەو کۆنمرەی کە پێویستانە بۆ ئەو بەشە بیزانن. هیوادارین سوودتان پێ بگەێنێ و بتوانن بگەن بە ئاواتەکانتان. لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، هاوڕێیانتان و دۆستانتان ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەوانیش بتوانن سود لە کەناڵەکەمان ببین و کەمترین کۆنمرەی هەر بەشێکی دڵخوازی خۆیانە بیزانن، ئەوانیش بینەری ڤیدیۆکانمان بن. هیوامان سەرکەوتنتانە.